دوای ئەوەی ژمارەیەک عەرەبی هاوردا ویستیان گەرم و جۆی جوتیارە کوردەکانی گوندی قەرەدەرە بدورنەوە و 24 کاتژمێر مۆڵەت درا بەو جوتیارە کوردانە. بەڵام ئەو هەوڵانە ڕاگیران و بڕیارە ئەو جوتیارە کوردانەیە و سنوورە دەست بکەنەوە بە دوورینەوەی بەرووبوومەکانیان. هەروەکو خۆیان دەڵێن پێشتر زەویەکانیان لەلایەن ئەو عەرەبانەوە داگیر کراوە، بۆیە ڕێگە نادەن جارێکی تر بێنەوە سەر زەویەکانیان. بەردەوامە برێ بۆ لە بەردای بۆ بەردەوامە شوشەوانە دەزرۆن لەبەرەوە دەزرۆن قۆزێ لەگەریان ئەگە قۆزێ لەگەریان نەبێت ناتوانێت بێنە ئەرزی ئێمە داگیرکەن ناتوانن و قەزی ناتوانن. ئەزی ئەمانە ئیستا حالیان دەگەڕێنەوە ئەمسا باشە بۆ پارەکە نهاتن بۆ دوێنەکە نهاتن بۆ ئیستا لەبەر دەتوانێت دەغر باشە فەلاح چەند ساڵە زەرەری پارەکە هەمووی زەرمەند بووین نسبەتی شخصی خۆم 30 ملیۆن زەرەرم کرد پارەکە والفلاح لقرده كم فلاحهم بس امانه ام عربانا اجا فيشان نبي بخوانات وانا على بزعل لازم ايمو خلشي قررنا بغيرانيه بلى اما خلق جندي قادر بعام اما عرض باو بيرمانا بالنسبه اما ناري نفر نتوكا نبيورتوا اما ملك باو بيرمانا خوي خما النبي قيناك اما ندير روجي بلوك فريدان روجين الان ام ملك اما روجي عقد ماني هيك يعني جنيه هاتنا او رجل بلوكان فريدا هاتنا ام خانيه تقريبا حفتير يبون شاورك كزنب والله هاتم من ليره بتينا هاتم بويره لقد زعما عدواي هاتن كاكا تشيكن ليره وتي مليار دانيشن دانيشن تانينا اما ملك ليره راوناستن هاستام تصوير شانم كرد بتصوير خوم كدامج قرتوها اذا كان داتي ليره بدل كردين حميان روشتن استعمروا هاتتنوا بس عمليا قبلناكي بكم وبزور نابي بيننا ودي قردرا هاوکات نوێنەری جوتیارە کوردەکانی ئەو گوندە دەڵێت لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک چەند جارێک کۆبوونەتەوە گەیشتون بە لێکتێگەیشتن تا کێشەکان چارەسەر بکەن. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی مادەی 140 بۆ پەیام ڕایگەیاند حکوومەتی هەرێم بەرپرسیارە لەو دۆخەی لە ناوچەکە دەگوزەرێ. ئێستا کانە لە دوای سێ چوار دانیشتن لەگەڵ قیادەی ئیتیحادیە حقیقەت من سوپاسی قاید فەرقە و قاید قوواتی کەرکووکە کەم ڕێزی لێمان گرت وتم ئەم شتە ئەبێ نابێ ئەگەر ئەزانن بە قووەی عەسکەری ئێوە ئەم زەویانە ئەدەنە ئەو خەڵکە وەڵی ئەوە ئێمە چۆن لە شاق بووین ئەگەڕێینەوە بۆ شاق ئەگەر ئێوە پابەند ئەبن بە یاسا و بە لێژنەی مادەی 140 ناوەڵا ئێمە ملمان لە مویەک باریکترە لە پێش یاسا ئەویش ئەو قسەی زۆر لەلا گرنگ بوو حقیقەت وتی باشە ئێمە بۆ ماوەی 24 ساعات شێخ لوقمان ئێمە نەتیجەمانەوێ دوایی چوین وتمان کاکە ئێمە هەمومان یەک بڕیارمانەیە زەویەکانمان ئەم ساڵ ئەدورینەوە لە دوای ئەوە ئەم زەویە با تەجمید بێت چاوەڕێی مادەی 140ەکەین بزانین قیاداتی کوردی چی بۆ ئەم خەڵکە ئەکات هەر ئەم قیاداتی کوردیە داوا لەم خەڵکەکە بۆ دەنگدان بۆ سەر سندوق کەواتە بێ بەهانامانەوەش بێن بۆ ئەم کارەسات و تعدا و زوڵمەی کە لێ ئێمە ئەکرێت. والله من ئەگەر بگەڕێیتەوە بۆ وتەکانی پێشوم پێش ئەحداسەکانی ڕفراندۆم و پێش 16 ئۆکتۆبەر من هەموو جارێک گلەیی سەرەکیم لە حکوومەتی هەرێم بوو ئێستاش دووبارەیەکەمەوە حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە من نەسەن و ڕوحەن ئاهام وتۆ لە مقابلەکانە وتومە حکوومەتی عێراقی دژایەتی کەرکووکەکە بە ئاشکرا بەڵام حکوومەتی هەرێم بە نهێنی دژایەتیەکە من مەسئولم بەرامبەر بەم قسەی خۆم بۆیە حەزەکەم ئەمەش بوتێتەوە حکوومەتی هەرێم سکوتی هەڵبژاردووە بێدەنگی هەڵبژاردووە عەرەب شەڵێ ئەسکوت و عەلامەتە ڕزە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە پاڵپشتی بەغداد و بە هەوڵی پارێزگارە بە وەکالەتەکەی کەرکووک هەوڵی گۆڕینی دیموکرافیای شارەکە دەدرێتەوە بە بەرنامە کار بۆ ئەو پیلانە دەکرێت. پارتی و یەکێتیشکە پێشتر بەرپرسی مەلەفی ئەمنی و سیاسی و ئیداری شارەکە بوون بێدەنگیان لە ئاست ئەو هەموو هەوڵانە هەڵبژاردووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام گوندی قەرەدەرە پارێزگای کەرکووک.